سعات 9:22 دقیقه شەوێ ئافرەتە کات خەرچی گوندی بوو ژانی زۆر بوو هەستاین گوتی چەند ڕۆژە ژانم هەیە ئەوە زەرداوەکەیمان لێکردەوە بە جوانی بە بێوەی بتەقیتن بزانین ئێستا چەند بەردی تێدایە تەماشاکە خۆشەویستان بۆ ئافرەتەیە خەرچی گوندی بوو هاتە مێهرەبانی دەبینن چەند بەردی تێدایە ئەجلوێ دەرێن خۆشبەختە ئەوەی بەشدارە لە مێهرەبانی تەماشاکە ئەو هەموو بەردەی تێدا بوو یەک بەربستە خوارە تووشی ژانی زەردووی دەکرد و تووشی کێشەی دەکرد تەماشاکە ئەو هەموو بەردە وردوردی دەبینین لێ کە دەریان خۆشبەختە ئەوەی بەشدار لە مێهرەبانی خۆشبەختە ئەوەی کە دەبی بوویتە هۆکار لە بۆ لادانی ئەو ئازارەی ئەوەی ئەو جیازانەی لە بۆ کڕین ئەوەیە ئەمەلیاتی بەردی زەردای خۆشەویستان ئەمەلیاتی بەردی زەردای ئەگەر ورد بوو زۆر بوو ئەمەلیات بکرێ باشتر چونکە تووشی زەرچی دەکاتن دەبینی زەرداوەکەی ئەو هەموو بەردەی تێدا بوو بمێنێن بە سەلامەت وەلا ئەو لە خۆم پشتم زۆر دێشە ئازارم گەلە زۆر بوو چیمە بەردەڕەشی گوتی من بەر لە گەزدراوەتە وەلا مەش ئێکستراتی نەکردن دکتۆر دلێری نانشانیان لۆمانادا گوتیان گەلە باشە وەلا مەش هاتین وەلا بە زووتری کات چینەکردن دکتۆری دکتۆر گوتی ئالەن دەبێ عەمەلیات بکڕی گوتی ئازارم گوت ئازارت هەیە گوتم ئەرێ وەلا ئازارم گەلە زۆرە پشتم دێشی هینا گۆرا گوتی یەکسەر دەبی تۆ عەمەلیات بکڕی زەرداوت پڕ بەردە وەڵا منیش عملیات دەکەی گوتم بەڵێ عملیات وەلا منیان عملیات کات زەست خۆشیانی دەکەم زۆر لێیان مەمنونم عملیاتێکی گەلە بە جوانیان کرد و زۆر مستحادەی مەشیان کرد و لە هەموو خەستەخانەکانیش خائینترە و لە هەموو خەستەخانەکانی زۆرتر مستحادەیمان کرد مستحادەی فەقیران دەکەن زۆر مەمنون دەست خۆشتانی دەکەم میهرەبانی دڵسۆزی و لێزانی